سێ جۆر خیانەتمان هەیە خیانەی زەوجی باڵێن بەڵێ بەدی ڕاستە جۆری یەکەمیان خیانەتی ئێهمالیە پشتگوێ خستن ئافرەتەکە پشتگوێ خرایە هەر کامەکان ڕاستە ڕاست هەرچێ پیاویش ئافرەتیش پشتگوێ خستن چ لە ڕووی ڕەفتار چ لە ڕووی ڕۆشنبیری سێکسی لە هەردوو لاوە پشتگوێ خستن هۆکارەکە لە بۆ دروستبوونی خیانەت هاوڕامی وساس هاوڕامی وانیا پشتگوێ خستن جۆری دووەم تۆڵەکردنەوەیە ئەوەی کە ئوستاد باس انتقام خیانەتی انتقامیە ئەتۆ ها دەکەم میشەوە دەکەم جۆری سێمیان کە زۆر کێشەیە لە بۆ کۆمەڵگا خیانەتی طبع فێربوونە دەزانی پیاو هەیە ئافرەتەکەی هیچ مشکلێکی نییە هەر خیانەت دەکات دەزانی ئافرەتەیە پیاوەکەی هەموو ژیان لەوە فەراهم کردی هەر خیانەت دەکات ڕاست لەبەرەوەی طبعی خیانەتە لەگەر کەسی زۆر لە مستەوای خۆی نزمتر لە مستەوای پیاوەکەی نزمتر خیانەت دەکات زۆر لە مستەوای نزم لەبەرەوەی طبعی خیانەت یعنی ئەوە فێربوونە ئەوە پێویستی بە چارەسەرە ئەوە جۆرەکانی تکە نیە لێ ئەو سێ جۆرە خیانەتمان هەیە کەواتە هەم ئافرەت هەم پیاو ئەگەر نەیویست بۆ نمونە ئافرەت نویست پیاوەکەی پێویستی پیاوی دیکەبیان پیاو نویست بۆ نمونە ئافرەتەکەی هەوگری خەڵکی دیکەبی دەبی بە خۆت ئەو فراغی خۆشەویستیەکەی لێ نەکاتە هەوگربوون ژیانی لێ زین چۆن یاسایەکێ دەڵێ هەموو پەیوەندیەک ئەگەر زۆر بەهێز بوو تەمەنی کوور دەبی ڕاست كلما قويت علاقة قصر عمرها يعني هەرتا پەیوەندیەکان زۆر بەهێزتر بن تەمەنەکەی کورتە پەیوەندی هاوسەنجی دەبی هێبی دەبی تەوازونەکە بی لە بینی ئەو خۆشەویستی کە تو پێی دەبەخشی و لەوەی کە لێی دەگریەوە چونکە ئەگەر زۆر باسمان کرد ئەگەر زۆر خۆشەویستەکەی پێ ببەخشی ئەگەرە تو هەموو شتێکی خۆت پێبەخشی هەموو هەرچیت هەبوو هەر بەخشیت وای لە دێو پەیوەندی کۆتایی پێدێ باشە لە بەرامبەر بەخشیندا چاوەڕێی ئەو کە جارەشیش وەرگرا چونکە ژیان بۆ خۆی چیە بەخشین و وەرگرتنە ئەتۆ هەر ببەخشی هیچ وەرنەگرتیە لەو حاڵەتەی نابی ئەوە ئەو هەوگربوونە هەر لە بابەتی مەسەلەی چارەسەریەکەی یعنی مامۆ سعد باسی کرد ڕاستی مامۆ سعد پێم وایە قورسە تۆزە یعنی حاڵەت چارەسەریەکەی بەڵام مەحاڵ نییە ڕاستی پەیوەندی ڕاستە خۆشی بەکاتەوە هەیە ڕەنگە لە حاڵەتی یەکەم لە هەفتەی یەکەم لە هەفتەی دووەم لە هەفتەی سێم حتا مانگە چیش حاڵەتی کەسی بەرامبەر زۆر ناخۆش مامۆستا کارزان بەڵام دڵنیاوە بە پێی کات و بەڕاستی هیچ پەیوەندێک ئەرزشی ئەوەی نییە کە ئەتوو وەکو خۆت ژانی خۆت لێ بۆ تێک دێ بە تەواوەتی کەسێک کە ئەتووی قبوڵ نییە کە ئەتووی ناوێ مانای ئەوە نییە کە ئەتوو ئیلا دەبی کەسەکە من دەبنی خۆش بووی ئەمنی بووێ لەگەڵشتنمان هەیە خۆکوشتنمان حاڵەتی خۆکوشتنمان هەیە لەبەر پچران لەبەر زێدەڕۆی لە هۆگربوون هەر کەسەکە لە بۆی نابیتن طرفك لطرفكان كوتاي بجاني خود نظامي خوكشتن يعني ت خوكشتن يعني بهيوابون لدوزينوي ريغات سارك لبو كيشك معين هيس ريجنا بين راس خود كوجي اوندا هوغري او شخصيه تقبلنا كاتن كسك وكو استاذ باسي كد ملامسه دستي بكاتن تزاي او تقبل كاي لغري بخويت متهاوسري كوتاي لوشي كردي كوتاي بجاني خود يعني اوندا هوغربون استاذ اوندا كيشه لبر اوي خرايت چوارچێوەی نەخۆشیە دەرونیەکان لەکنەما ڕاست لە باڵێن دەرونزانی کۆمەڵایەتی خرايتە لەبەرەوەی چارەسەری لە بۆ دانرا چارەسەری لەبەر ئەوەی دەگاتە ئاستی خۆکوشتنیش چزای ئاستی کێشەی کۆمەڵایەتی چزای ئەوەی خۆ بریندارکردن